بۆ زانیاری لەسەرەوەی ئایا ئەم سیستمە چۆن ئامادە بکرێت بۆ بەکارهێنانی و بۆ بڕی پڕکردنەوەکەی ڕاستەوخۆ دەچینە سلەیمانی بەڕێز کاروان بەرزانمان لەگەڵ دەبێت کە خاوەنی کۆمپانیای LPG گازە. بەڕێز کاروان سڵاوت لێبێ. من بە وردی باسیەوەم کرد وڵاتان ئەم گازانە بەکارێنن و لە هەمان کاتدا هەر یەک لە قەتەر و ئیمارات بەکارهێنەری هەمان گازن کە LPG-ە، بەڵام بۆ لای ئەوان کارەساتێکی لەو جۆرە ناخڵقێت کە بەسەر هەرێمی کوردستان هات. سلااو لە ئێوەش سلااو لە بینەرانی کەناڵی 24 کوردستان 24. ئەم کارەساتانەیە ڕووداوانە لە هەموو وڵاتێکا ڕوو دەدا. لەوانەیە ئێمە کەمتر گرنگی بدەین بە میدیاکانی دەرۆی وڵات یان نەبیسترێت کە خۆ دەزانی ئەم نوع ڕووداوانە لە کەناڵە ناوخۆیەکانە زیاتر باز دەکرێت. من خۆم لە وڵاتی بەریتانیا ساڵی 2006 کە وڵاتێکی زۆر توندە لە یاساکانی غازە لەوێ عینەشت باڵەخانەیەک ئەو کاتێک کە منش لەوێ کارم دەکرد لە بواری غازە تەقینەوە ڕوویداوە و لەوێ قوربانیشە بۆ بەس ئەوەیە کەمتر لە میدیاکانە ئێمە گرنگی پێدەین. ئەم ڕووداوانە لە زۆر وڵات ڕۆیە، هەتا لە وڵاتی ئیتاڵیش ساڵی 2019 ڕووداوێکی لە بینایەکی باڵەخانەیەکی 29 ڕوویە. ئێمە لە ڕێی مەگەزینەکانی ئەسۆسییشنێکێ پێڵێن LPG World Association لەوێ باس دەکرێت، لەوانەیە لە میدیاکانە زۆر ڕوونی باز نەکرێت. ئەوەی خۆمان ئێستا کە دەرکەوتووە ئەم یەک دوو ڕووداوی ئەخیر کە بە دوایەکە هاتووە بەداخەوە شێوەیەکی تۆزێ ترسێکی لای خەڵک پیا کردووە. ئەم شتە ڕووداوە بۆ بە کێشەیەکی گەورە لای خەڵک. خۆی ئەگەر دووبارە بگەڕێنەوە سەر بنەچەی ڕووداوەکە هەمووی ئەچێتەوە بۆ یەک ڕێگا، ئەویش ئەوەیە کۆبوونەوەی غازی قەتیزبوونی غازە لە شوێنێکدا. ئیتر ئەمە لە هەرچی وڵاتێکە بەپی یاسا و ڕێسا زۆر جار ئەم شتە ڕوودا. باشە کاروان تۆ باسیەوەت کرد لە ئیتالیا بە هەمان شتەوە ڕوویداوە، لە بەریتانیا ڕوویداوە بەهۆی ئەوەیە کە قەتیزبوونی گازەکەیە. چۆن کۆنتترۆڵەکرێ؟ ئایا ئەکرێ ئێمە خۆمان لەم بەکارهێنانی ئەم سیستمە کە ئێستا بە فەرمی ڕاگیراوە و ئەم سیستمە بەکارنا لە هەرێمی کوردستان ئەی ڕێگە چارە چی؟ ئەو وڵاتانش ڕێگە چارەیەکیان دانەناوە بۆ بەکارهێنانی بەڵام بە سەلامەتی؟ چەند یاسا و ڕێسایەک ستاندەردێکێ لە وڵاتانی جیهانەکە پەیڕەو دەکرێت. یەکێک لەو دوو ستاندەرانەی کە لە وڵاتانی جیهانە هەمووی دەگەڕێنەوە بۆ ئەو ستاندەراتانە CCN لەگەڵ ACAC بەریتانی لەگەڵ NFPA 58 ئەمریکی کامانە یاسا و ستاندەرەکانی سەلامەتی هەمووتیا باس کراوە. هەتا لە وڵاتی بەریتانیا ئەو یاسایانی کە بۆ لە بواری غازە هاتووە لە پەرلەمانەوە تەصدیق کراوە، یعنی وەکو یاسایەکی باشەی کەواتە کاروان لێرە کۆمپانیاکان ئەتوانن خۆیان سەرپەرشتی بکەن؟ ئەتوانن لێرە ئەو کۆمپانیانەی کە بۆ ماڵەکانیە بەسن یا ئەندازیارەکە خۆیان سەرپەرشتی بکەن و چێکی بکەنەوە ماگانە؟ بەڵێ ئەتوانن، بەس ئێمەش ئەم کۆمپانیانەش هەمویان پێویستیان بە چەند ڕێنماییەکە و کە لە وەزارەت و کە لە دەستگا پەیوەندیدارەکان لە سیستمی غازە ئەبێ بدرێت. بەداخەوە تۆزێک لەوانەیە لە کۆمپانیەکان ڕێنمایی دەگەێنرێتە دەستیان بەس بەو شێوە چڕە نییە کە پێویست بێ. بەڵێ باشە. لە هەرێمی کوردستان ئەبێت چۆن ڕێو شوێنەکانی دیاری بکرێت و چ لایەنێک یاخود بڵین چ ناوەندێکی پەیوەندیدار چۆن لە بەریتانیا پەرلەمان ڕێکی خستووە لێرە چۆنە بێڕێک بخرێتەوە؟ ئەو کۆمپانیانە بە لەژێر چاودێری کێیا بن بەڕای ئێوە؟ خۆی هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەستگایەک پێڵن هێڵت ئەند سێیفتی، ینی کار لەسەر سەلامەتی و سیستمی سەلامەتی و چاودێری ئەمە ئایا دەگەڕێتەوە بۆ شارەوانیەکان، ئایا دەگەڕێتەوە بۆ ئەم یاسانە دەگەڕێتەوە بۆ بەرگری شارستانی یا لە بەڕێبەراتی نەوت و کانزاکانەوە دەردەچێت. ئەمە ئەبێ هەماهەنگیەکە بێ لە بینی ئەم دەستگایانەیە بە تایبەتی سامانە سروشتەکان شارەوانیەکان لەگەڵ
لەگەڵ بەرگری شارەسانی دەبێ بە هەموو لایەک ئەم ڕێنمایانە بە هەمانگی هەرسێ لە شتێک دروست کرد اینجا تعمیم کرێ بەسەر کۆمپانیاکانە بۆی لەسەر ئەو فەرمانانی ئەوان سیستمی غازەکان سیانە و جێبەجێ بکرێت. بەڵێ بەڕێز کاروان بەرزان خاوەنی کۆمپانیای LPG گاز لەگەڵ مامبووی سوپاس بۆ زانیاریەکانت.